سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش بە هەموو لایەک زۆر باش بن تەندروست باش بن ئینشەڵڵا نوێژ ڕۆژتان قبول ببێت ئەم ڕۆژتان بە خێر و خۆشی بەڕێ کرد بێت دڵخۆشم کەوا ئەم شەوژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەتتان هەروەکو بینیتان بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز کاژمێرنەوە بۆ دەبەشەوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتان بووی کۆمەڵێک پرسیارمان کرد و کۆمەڵێک دیاری تایبەتمان بەخشی 29 سێتی و پشکمان ئەنجامدا کۆمەڵێک دیاری تایبەتمان پێشکەشکردن و لە دووبارە ئێمە 13 چوارتی و پشک ئەنجام دەدەینەوە کە دووبارە کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەها پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەن بۆ ئەو کەسانی کەوا لە ڕێگەی پەیوەندیەوە پەیوەندی دەکەن و وەڵامی پرسیارەکان دەزانن جیا لەوەی ڕاستەخۆ دیارییەکیان پێشکەش دەکەی ناوێن دەچێتە نێو تیر و پشکەوە کەوا کۆمەڵێک دیاری تایبەتی ئامادەکراوە هەر و کەسانەشی کەوا ناتوانن پەیوەندی بکەن ئێمە بێبەشمان نەکردوون لە دیاری بۆ هەر پرسیارێک کەسێک لە کۆمنت هەڵدەبژێرن و لە کۆتایی پرۆگرامیشدا دە کەسی دیکە هەڵدەبژێرین تاوەکو بەخت یاوەریان بێ بۆیە هەوڵ بدەن زۆرترین کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو بەخت یاوەرتان بێ سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروە M سنتەر بە آیفۆن 15 و هۆم ئیستانبول دیاری جۆراوجۆر سۆنگڵاید و ئەتاسای و ڤێنا و هەروەها کۆمپانیای خۆشنەوە بۆ بەرەمەکانی LG دیاری زۆر تایبەتی ئامادە کردووە کە 13 چوار لە ڕگەی تیر و پشکەوە تیر و پشک ئەنجام دەدەین بۆ ئێوەی خۆشەویست دیاریەکان دەردەچێت ئیشەڵڵا اینجا دڵخۆش بووم کەوا ئەم شەویش لەگەڵتانم ئیدی وردە وردە خەریکە لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە بۆیە هەڵ بدەن زوو پەیوەندی بکەن تاوەکو پەیوەندیەکانتان وەربگیرێ و هەروەها لە ڕێگەی لایڤەوە سەیر بکەن تاوەکو بەخت یاوەرتان بێ و هەروەها لەبیر مەکەن یوتیوبی کەناڵی دیمەن TV سەبسکرایب بکەن بۆ ئەوەی گشت بەرگە و بابەتەکانمان لەوێوە ببینن هەر کاتێک کە کاتتان هەبوو بۆتان گونجاو بوو دەچینە لای یەکەم پەیوەندی و دەست دەکەین بە پرۆگرام کاک ڕەهەند ئەم کاتت باش باسی خاتی ڕیان محەممەد ڕیان باشە ڕیان خانم کاتت باش باسی خاتونگیان زۆر سپاس زۆر باشمەی تۆ چۆنی؟ وڵا باشی سپاس بۆ خۆی یاخوا باشمی وەڵڵاهی زۆر باشم سپاس دەکەم ڕیان خان لە کوێوە لەگەڵمانی لە پیرەمەگرونەوە لە پیرەمەگرونەوە سەرچاوانمان بەرنامەکەتان لەکەین بەڕاستی بەرنامێکی پڕزانیاری بەسوودا زۆر سپاس دەکەم گیانەکەم دەستەکانت خۆش بێ سپاس بۆ بینێت بوونێت ڕیان خان بەچیەوە خەریکی؟ وەڵام خوێندکارم خوێندکاری کام خۆناغی؟ خۆناغی نوێیە خۆناغی نۆی سەرکەوتوو بیت ئیشەڵڵا گیانەکەم فەرموو با بچینە لای ڕەنگەکان با ڕەنگی سوور بێ باشە ڕەنگی سوور کام ژمارە لە ڕەنگی سوور؟ با ڕەقەم یەک بێ پرسیاری ژمارەیەک لە بۆکسی سوور دەڵێ ئەو نانە ئەمڕۆ لە خوانە بەڵێ ڕیان خان گیان وەکو مەتەڵێک وایە دەڵێ ئەو نانە بۆ شایی تەواویکە ئەڵێم ئەو نانە ئەمڕۆ لە خوانە دڵنیای؟ دڵنیایە بەڵێ وەڵامەکە زۆر دروستە دەستت خۆش بێ ئەو نانە ئەمڕۆ لە خوانە دەستت خۆش بێ ڕیان خان سەرچاوانم حیاتم سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ اینجا بۆ هاوڕێیانی کۆمنت دەتوان زۆرترین کۆمنت بنووسن لەبەرەوەی پرسیارەکانمان زۆر ئاسان کردووە بۆتان تاوەکو زۆرترین کۆمنت بنووسن یەکسەر وەڵامی دروست بدەنەوە تاوەکو بە خەدیاوەرتان بێت دەچینە پەیوەندی دواترمان دیە خانم کاتت باش؟ السلام علیکم. علیکم السلام و رحمەت الله چۆنی دڵەکەم؟ باشی شەیما خان باشم گیانەکەم تۆ چۆنی؟ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم گەلێک سپاست دەکەم ئەمن ئەتوو باشی دیە؟ وەڵای دڵنیە لەخوا بەزیاد بێت یەخوە بێعەیبی یەخوە باش بی دیە گیان لەکوێوە لەگەڵمی؟ سەلامەتی وەڵا لە سلێمانی لەگەڵتان لە سلێمانیەوە سەر هەردووک چاوانم چ دەکەی بە چیەوە خەریکی؟ وەڵا خوێندکاری پۆلی پێنجی سەرەتایی بێگومان بەڵێ باشە پێم بڵێ زیرەکی؟ ئەدا وەڵا یەکەمی پۆلی ئەی ڕەبی سەرکەوتووبی ئیشەڵڵا گیانەکەم داهاتوویەکی زۆر گەش و ڕوونت هەبێ یاخوا زۆر سپاس بەڵام سباخەنێک تێبینیم هەیە بە سەرچاوانم فەرموو هیوادارم دێ ڕەمەزانی زەردان بن وەڵاهی ئێمە شیوادارین بەڵام بەڵێن نادەم ئینشاڵڵا بزانین دوای ڕەمەزان چۆن دەبێ گیانەکەم ئینشاڵڵا دەستی تۆش خۆش بێ با بزانم ABCDت لەبەرە ڕێیان؟ دیە بەڵێ ببوورە دیاخان ABCDت لەبەرە؟
بەڵێ لە بۆم دەڵێ بەڵێ A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y and Z. ئەی ئافرم دەستت خۆش بێ ئەی پێم بڵێ کام ڕەنگت پێ جوانە ڕەنگی کۆمەڵی باشە ڕەنگی پەمەیی دیا خوشک و برات هەیە باڵێ سێ بران هەیە ئەی خۆت تاقانەی بەڵێ دەی یاڕەبی دووسێ خوشکی جوانیشت ببێ سەلامەتی ئیشاڵڵە بزانم کام ژمارەت دەوێ داژمارە سێ بێ باشە ژمارە سێ بزانین پرسیاری ژمارە سێ دەڵێ چی بۆ دیاخان دەڵێ ئەو شتە ناوی چییە کە خانمان لە گوێی دەکەن دیە گوارە دڵنیای بەڵێ دڵنیایە لە وەڵامەکەی دەستت خۆش بێ وەڵامەکە زۆر زۆر دروستە ئافرم تۆ بووی بە خاوەنی دیاری و لە هەمان کاتشتە ناو دەخەینە نێو تیر و پشکەوە کە دیاری زۆر زۆر گرانبەها و تایبەتی تێدایە زۆر زۆر سپاسی دەکەم شێماخان هیوادارم سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بە قوربان سپاس لە بۆ قسەکانت دەستەکانت خۆش بێ مەمنون زۆر سپاس خوات لەگەڵ دەستخۆش دەستت خۆش بێ زۆر دڵخۆش دەبم کاتێک دەبینم ئەوە بینەری بچووک بچووکشم هەیە و بە دیار پرۆگرامەکەەوە دادەنیشن دەستان خۆش بێ چاوتان ماچ دەکەم دەچینە لای کۆمنت هاوڕێیان سامان محەممەد لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ کاک سامان بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ هاوڕێیان لە بیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ دەچینە پەیوەندی دواترمان ڕێیان خانم کاتت باش ڕێیان خان ڕێیان خان سڵاوت لێبێ گوێت لێمە ڕێیان خان ئاڵەتۆر باشی گیانەکەم ڕێیان خان هاوڕێیان سەوتی ناگاتە لای من ئەگەر نازانم شێماخان سڵاوت لێبێ گیانە ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کەم کە تەنها با لە مۆبایلەوە جۆمان لە یەکتری بێ هاوڕێیان بچینە پەیوەندیەکی دیکە یاخود ئەلۆ هێلامان لەگەڵا هێلا خانم کاتت باش دەستخۆشی بەرنامەکەتان لە دەکەم سەکەدەتان بۆ دەخوازم زۆر زۆر سپاس گیانەکەم لەکوێوە لەگەڵمانی لە ڕانیا لە ڕانیەوە سەرچاوانم هێلا خان بەچیەوە خەریکی مامۆستایوانە بێژم مامۆستایوانە بێژی سەرکەوتوو بیر ئیشەڵڵا پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ و گرتن چۆن بوون لەخوا زیادە سپاس بەخوای زۆر باش بووین لەخوای بەزیاد بێ ئەی پێم بڵێ ئامادەکار دەستان کردو بە ئامادەکاری بۆ جەژن لەو ڕۆ دەبێت دەست بکەینەوە ئایرە وەڵا ئیتی جەژن ئەوەندەی نەماوە هەر هەندە ژنی کورت پێ ڕادەگات ماڵ پاکاتەوە و توزانم کولیچە بکاو لەشتان ساغ بێ ئیشەڵڵا بەتەمای خوا ئیشەڵڵا خوا هەموو کارێکمان بۆ ئاسان بکات فەرموو با بچینە لای ڕەنگەکان ڕەنگی ڕەش بە چاوان ڕەنگی ڕەش کام ژمارە ژمارە دوو بەڵێ کام ژمارە ژمارە دوو ژمارە دوو ببوورە با بزانین پرسیاری ژمارە دوو ئەڵێتی لە ئەلفوبێی زمانی کوردیدا چەند پیتی بزوێن هەیە هێلا خان وەڵای شەش دڵنیای وەڵای زۆر نازانم دڵنیان زۆر نزیکت کردەوە ڕێیان خان بە حەوت بێ بە حەوت بێ دەستت خۆش بێ وەڵامەکە زۆر زۆر دروستە بەڵێ لە پیتەکانی کوردی حەوت پیتی بزوێن هەیە دەستت خۆش بێ هێلا خان لە ڕانیەوە سەرچاوانمە سپاس بۆ پەیوەندیەکەت دەستی ئێوەش خۆش بێ
هێمن محەممەد لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ کاک هێمن بۆ کۆمنتەکەی دەستەکان خۆش بێ هاوڕێیان لە بیرمەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان و دەتوانن بۆ ئەو پرسیارانەی کە لە یەکەمەکانیش دەکەین بۆ ئەو پرسیارانەش بەردەوام کۆمنت بنووسن لەبەر ئەوەی ئێمە لە کۆتایی پرۆگرامدا کەس هەڵدەبژێرین کە وەڵامی دروست نووسیوە واتە ئەوجا یەخوا پرسیار یەکەم لە کۆتایی وەڵامەکەی دەنووسی هیوادارم پەیامەکەم بە جوانی بگات دەچینە لای پەیوەندی داهاتوە ئیمان خانم کاتت باش باشی گیانەکەم الحمدلله تو چۆنی باشی زۆر باشم سپاس دەکەم ئەی تۆ چۆنی والله الحمدلله من زۆر باشم یاخۆ باشبی یاخۆ باشبی ئیمان خان لەکوێوە لەگەڵمانی لە بەردەڕەشەوە لە بەردەڕەشەوە سەر چاوانم ئیمان خان بەچێوە خەریکی زۆر هەڵیمدا زۆر مادومەتاوە و پەیوەندیەکەم بۆ وەرگیرا ئەلحەمدوللیلا کەوا ئەم شەو پەیوەندیەکەت وەرگیرا پەیوەندیەکان زۆر هەروەکو بە خۆشتان دەبین و دەزانن ئیدی تۆزێ بە گرانی پەیوەندیەکان وەردەگیری بۆیە من داوای لێبوردن دەکەم بەڵام لە ڕێگەی فەیسبوکەوە ئێمە لایڤمان کراوەتەوە بۆیە دەتوانن لەوێش کۆمنت بنووسن تاوەکو بەخت یاوەرتان بێ زۆر سپاس گیانەکەم فەرموو با بچینە لای ڕەنگەکان و کام ڕەنگەیانت دەوێت با ڕەنگی سپین بێ سوور سپین سپی زۆر باشە کام ژمارە ژمارەیە هەتا 5 با ژمارە یەک بێ باشە پرسیاری ژمارە یەک دەڵێ بەرنامەیەکی بەناوبانگی کۆمپیوتەرە بۆ دیزاینکردن و دەستکاریکردنی وێنە بەکاردێت چ بەرنامەیەکەیە؟ لا هاوکارم کە زۆر ماندووم زۆر هەڵیمدا تا پەیوەندەکەم بۆ باشە وەرگیراوە بەرنامەیەکی زۆر ئاسانە ینی ئەو بەرنامەیەکە لە کۆمپیوتەر هەیە بۆ دیزاینکردنی شت و بۆ وێنەوە بۆ ئەو مەبەستانە بەکاردێت ئیدیت نییە؟ ئیدیت؟ بەڵێ نانە ئیدت هەڵزانم نییە بێ ئاسانکاریمان بۆ کرد کێت لە ئەوە ئیمان خان وەڵا خوشکم دە باشە لەگەڵ خوشکەکە تۆزێک ئەوە بکەن بەرنامەیەکی زۆر ئاسانە ینی هەرچ بڵێ لێسە یەکسەر ئاشکرای دەکەم پاوەرپۆینت نییە؟ نەخێر دەبچێ ئاسانکاریمان بێ باشە وۆرد یاخود فۆتۆشۆپ فۆتۆشۆپ دڵنیای نایگۆڕی؟ دڵنیا بینیان زۆڕی وەڵڵاهی ئەوجا ئەویان لەسەر خۆتە ئیمان خان با فۆتۆشۆپ بێ چونکە باسی وەڵا نازانم با فۆتۆشۆپ بێ با فۆتۆشۆپ بێ با وەڵامی دروست ببینین بەڵێ فۆتۆشۆپە دەستەکانت خۆش بێ بۆ وێنە دەستکاریکردنی وێنەوە ئەو بابەتانە ئیدی بەکاردێ دەست خۆش بە قوربان زۆر سپاس گیانەکەم بۆ پەیوەندیەکە دەستی تۆش خۆش بێ دەچینە لای کۆمنت هاوڕێیان هەریاد ئەحمەد لە کۆمنت هاوکارانم هەڵیان بژاردووە کە بە کۆمنتی ڕاست بەشداری کردووە دەستی خۆش بێ دەچینە پەیوەندی داهاتۆ ئەسما خانم کاتت باش ئەسما خان سڵاوت لێبێ السلام عليكم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا چۆنی گیانەکەم خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم من دەستخۆشی لە تۆ دەکەم کەوا پەیوەندیت کردووە زۆر باشمەی تۆ چۆنی؟ زۆر باشم زۆر خۆشەکە ئەوڕۆ یەکەمین جارە لە سەردەی ڕەمەزانیەوە تا ئەوڕۆ بەس لەمەچیە ئەوجا ئەوڕۆ لە دووەرگیرایە ئەوەندە پێوەی هیلاک بووی ئەلحەمدولیلا کەوا ئەمڕۆ پەیوەندیەکەت وەرگیرا سپاس دەکەم کەوا هەر هەوڵت داوە تاوەکو پەیوەندیەکەت وەربگیرێ زۆر سپاس پۆلی چەندی؟ ئەسما پێنج پۆلی پێنجی لەکوێوە لە کام شاری؟ هەولێر لە هەولێری سەرچاوانم یەخۆ سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینێربوونت گیانەکەم بچینە لای ڕەنگەکان بەڵێ دێڵە با بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگت دەوێ؟ سەوز باشە بۆکسی سەوز بزانم ئەی چ ژمارەیەکت دەوێ؟ ژمارە یەک ئەسما ئەوە کێت لایە؟ ئەسما
بەڵێ کەی لەلاتە؟ پورت ڕێزم هەیە بۆ پورت دەستی خۆش بێ کەوا بزانم هاوکاری دەکەم. باشە با پرسیارێک بێتە سەر شاشە تاوەکو بۆ ئەسماخانی بخوێنمەوە. شەقامی 150 مەتری دەکەوێتە چ شارێکی کوردستان ئەسما؟ هەولێر دڵنیای؟ بەڵێ دڵنیایە دەستت خۆش بێ وەڵامەکەت زۆر زۆر دروستە. ئەسما پێم بڵێ هیچ گۆرانی و شتێک دەزانی لە بۆم بڵێ؟ وەڵی بالۆجارشکەوی دێ بالۆجارەچکەوی ئیشاڵڵا دەستت خۆش بێ گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەگەر لۆمەدیرا پرسەمە شعرم لۆ دەبێت دەی ئیشاڵڵا ئەگەر پێشت خۆشە ئێستا لە بۆم بڵێ ئەمن پێم خۆشە. ئەوە دەی دەتوانین ئێستا شعرێکی لێتان بنووسن؟ ئەرێ وەڵڵا پێم پێ خۆشحاڵ دەبم بە دڵنیاییەوە دەتوانێت. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا چۆنی گیانەکەم؟ باسی مامۆستا سەیما ئەحوالت زۆر زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێم زۆر باشمە ئێوە باشن؟ وەڵا زۆر زۆر باشنی سەرکەوتوو گیانەکەم هەردەم لە خۆشحاڵیدا ماشەڵڵا جەماوەرێکی زۆرت خڕکردیتەوە جێگەی خۆشحاڵیە بۆ ڕەمەزانێ ئەلحەمدوللا کەسێکی گونجا و ڕێک و پێک لە کەناڵێکی جوان یعنی ئەوە کە جەماوە ڕادەچێتی زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم دەبینم پەیوەندی دەکەن ئەوەش دڵخۆشی بە دڵنیاییەوە بە دڵنیایی ئەوەش گەورەیە لە بۆ من دڵخۆشێکی زۆرە کەوا دەبینم لە گشت شارەکانی کوردستان بینەرێکی تایبەتمان هەیە. سپاس لە بۆ قسە جوانەکان بەڕاستی کاتێک کۆمنتی ئەو هام لە بۆ دێ ساڵە یعنی کورد ئازاد بووە ئەو ئازادیش تەمەشا دەکەی لە هەموو شوێنێکی خول کرایەوە ئەو خولی فێرگایە هەموو شتێکی کە ئەو شتانە زیاتر وەلەکە ئێمە گەردانەوەمانە بیکار لەسەر خۆمان بکەین ئەوجەکە لە هەولێرێ کەسی لێ هات لێ دەرکەوی ئەوجە دەوڵەتەکانی یعنی تەرجیع دەبیتن ئەو شوێنە پێشکەوتوو دەبی ئەو شوێنە گەورەی دەنوێتن ئەوە نییە برێوەڵە لە ئەمریکا کەسی لێ هاتوو هەیە بەوەی ناگەێنێ ئێمە ئێستا حکوومەتێکی تەواویش نینە بەڵام چی هەر کەسێک لە شوێنی خۆی کەسێکی لێ هاتوو پێشکەوتوو بوون سبحان الله یعنی وەکو بڵێ دەتکاتە حکوومەتی ئەو شوێنەی بە دڵنیایی قسەکان زۆر زۆر دروستە. پوری ئەسما دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس لە بۆ کۆمنتەکانت عفوەنەندەنمایە جارشکە بۆم وەرگیرا جوانترین هۆندراوەی لەسەر دەنجی دیمەندادەنێم ئینشاڵڵا ئینشاڵڵا دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم سەر هەردوو چاوانم دەستان خۆش بێ بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم کاتێک بینەرەکانمان ئەوەندە کۆمنتی جوان دەدەن دەستان خۆش بێم ڕێزم هەیە لە بۆتان ئێمە لێرەی تاوەکو خزمەتی ئێوە بکەین هیوادارم پرۆگرامەکە چوو بێتە نێو دڵی هەمووتان و بە دڵی هەمووتان بوو بێت دەستان خۆش بێم زۆر زۆر سپاسان دەکەم بەڕاستی دووبارە سپاس بۆ قسە جوانەکانتان دەچینە لای کۆمنت هاوڕێیان. مامۆستا نەجمەدین لە کۆمنت وەڵامی نووسیۆ سپاس بۆ مامۆستا نەجمەدین بۆ کۆمنتەکەی دەستەکانت خۆش بێ دووبارەی دەکەمەوە هاوڕێیان کەوا دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست بۆ هەر پرسیارێک کە خۆت وەڵامەکەی دەزانی ئاساییە لە بەرەوەی لە کۆتایی پرۆگرام دەکەسی دیکە هەڵدەبژێرین دەچینە پەیوەندی دواترمان. عتا کاک عتا ئەم کاتت باش سڵاو دەستخۆشی بۆ تۆ باوکارەکان بۆ بەش پەیوەندیەکان سەرکەوتوو زۆر سپاس دەکەم یاخوا بێ سەلامەت یاخوا سەلامەت بی کاک عتا لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلار لە کەلارەوە سەر هەردوو چاوانم پێم بڵێ بە چیوە خەریکی؟ وەڵایی بەخاوەن پێداوەتی تایبەت تر وەزعەکە وایە چی بکەین بە هیوای تەندروستێکی باش ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا ئیشاڵڵا خوای گەورە بەشتی باشتر و جوانتر تعویز بکاتەوە لە بۆت زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ بینەربوونت فەرموو با بچینە لای ڕەنگەکان. وڵایی مناڵێکمان ێژە ڕەنگی پەمەیەکە زۆر جوانە دەی زۆر باشە ئێمەش دڵی منداڵەکان ناشکێنین وایە؟ ئاینی هاتیە ژمارەکان ئەوە بەڵێ کام ژمارەت دەوێت ژمارەیەک تا 5 با یەک بێ باشە ژمارە یەک بزانین دەڵێ چی؟ دەڵێ گەلی شێروانە دەکەوێتە چ ناوچەیەکی کوردستان؟ باشوور یعنی باشوور بەڵێ هەر لە باشوورە گەلی شێروانە
شێوان پێم وایە باشووری کوردستان کاک عتا شوێنێکی گەشتیاریە هەر خۆی لە باشووری کوردستانە بەڵام سەر بە کام ناوچەیە ناوچە شێوان پێم وایە دهۆک بێ نەخێر بەڵێ بەڵێ پێش بڵێم دۆ چ شوێنێکی دهۆک چ شوێنێکی دهۆک واللهی نازانم پارێزگای دهۆکێ یعنی قەزاوی ئەوە شوێنە سەر بە پارێزگای دهۆکە بەڵێ ناوی ئەو شوێنە چییە زانێر مەسەر دهۆکەکەی تەنها زانیاری لەسەر دهۆکەکەیە نزیکە ینی ئەو شوێنە سەر بە دهۆکە بە زاخۆ نییە خۆ بەڵام مادەم هەر سەر بە دهۆکە تۆش دهۆکت گوت ئێمە لۆت بەڕاست هەژمار دەکەین با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە دێرە لوک سەر بە پارێزگای دهۆکە گەلی شێروانە دەکەوێت ئەو شوێنە دەستان خۆش بە سەرکەوتوو بن دەستی ئێوەش خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کۆمنت با تۆزی کۆمنت بخوێنمەوە بزانم کێ خەریکی کۆمنت نووسینە هانە ئەمیر ڕێکار حەمید هانە ئەمیر و ڕێکار ئەوە هیمات ببورن هونەر چاوشین زۆرێک لە کۆمنتەکان کە دەبینم ئاشنان بەلامەوە لە بەرەوەی بەردەوام کۆمنتیان نووسیوە لە پرۆگرامەکانی پێشووتریش دەستان خۆش بێ هاوڕێیان بەردەوام بن لە کۆمنت نووسین تاوەکو لە کۆتایی پرۆگرامیشدا ئێمە دە کەسی دیکە هەڵدەبژێرین بۆ هەر پرسیارێک کە ئێمە دەیکەین اینجا ئەوەل پرسیار یاخود ئاخر پرسیار کۆمنتی خۆت بنووسە تاوەکو بەخێ دیاوەرت بێ جگە جیا لەوەش کە لەگەڵ هەر پرسیارێک ئێمە کەسێک هەڵدەبژێرین لە کۆمنت دەچینە پەیوەندی دواترمان هیمداد خۆشناو لە کۆمنت هاوکارانم هەڵیان بژار دەستت خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکەت کاک کارزانم کاتت باش ئەم کاتت باش مامۆستا شەیما دەست خۆش بەنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاک کارزان لەکوێوە لەگەڵمانی لە هەولێرەوە بە چیوە خەریکی وەڵا ئیش و کار لەشە ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بی پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن بوون وەڵا باش ئەو دوسێ ڕۆژە زۆر گەرمەدەنا ئەرێ وەڵا ماشەڵڵا گوتمان یعنی تاو ڕەمەزان هەر لە بەهار و زستانە بەس بەجارە گەرمادا هەت ماشەڵڵا و چەند ڕۆژەی زۆر گەرمە وەڵا لە هەولێر هێشتان باش لەلای یعنی هەندێک برادر لە لای گەرمانە و لە زۆر گەرمەدا یعنی لەو شوێنانەی گەرمتریشە وەڵا لە لای گەرمان و کەلار زۆر برادر باز دەکەن لەو لە زۆر گەرم ئەی ماشەڵڵا هەرخۆی ئەو ناوچانە بەڕاستی گەرمن لە هاویندا سەرکەوتوبی ئیشاڵەکە کارزان زۆریشمان ڕۆیە کەم ماوە ئیشاڵە مانگێکی پڕ خێر و بەرەکەت بوو بێ بۆ گشت لە یاکماخوان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان قبوڵ بکە ئیشاڵڵا با بچینە لای ڕەنگەکان کاکارزان باشە ڕەنگی سەوز بزانین ڕەنگی سەوز چ ژمارەیەک لە ڕەنگی سەوز ژمارە تەنها ژمارە یەک ڕۆیشتووە بەڵێ با پێنج بێن با پرسیاری ژمارە پێنج لە بۆکسی سەوز بێتە سەر شاشە تاوەکو بۆ کاکارزان دەڵێ کەرکووک بە چ وشەیەک بەناوبانگە کاکارزان بەڵێ ئەو کەسانی خەڵکی کەرکووکن زۆر چ وشەیەک بەکاردێنن لە قسەکانیاندا ئێستا بۆ نمونە سلێمانی زۆر وشەی بە ساقە و بم بەکاردەهێنن وەڵاهی زۆر ئاسانە تو بۆ پرسیارەی بڵێ قڕزیانی نازانم زۆر هیچ هاوڕێیەکی کەرکووکی نییە؟ ئەی ماشەڵڵا کەست لایە کارزان تۆزی کاوکاریت بکەن کەس لەلاتە دەوروبەرت؟ باشە پرسێکیان پێ بکە وەڵی زۆر ئاسان ینی وشەیەکە ئەسە بۆشم ئاسان کردی خەڵکی سلێمانی ئەڵێن بە ساقە و بم خەڵکی هەولێر دەڵێن چە بە قوربانت بە
ئی هەولێرێ زۆر دەرێن بە قوربانت بم ئەدی ئەوانی سلێ کەرکووک دەڵێن چی والله خاطر لو دەمەی نازم پەیوەندەکەت کە لە مێژە لە بێگوم ئەی دەزانم بێگومان هیچ پەیوەندێک بە ئاسانی وەرنەگیرەوە هەمویان زۆر خەریک بوونەوە و زۆر پەیوەندیان کردووە ئێستا چ بکەین کارزان والله خاطر بریا عینی بە عینی لە زۆر باشە کارزان وەرە ئۆفەرێکت دەدەمێ بەڵێ شتێکم پێشکەش بکە پرسیارەکەت لۆ بەڕاست هەژمار دەکەم والله وەکو چی عین والله ئەوجە هۆنراوەک بی گۆرانیەک بی نوکتێکی خۆش بی چوزانم ئەو شتانە والله لو دەمە خاطر والله ئەوجا ئەوە من ئۆفەرم دایتە تو دەنە دەبی وەڵامەکەم پێ بڵێ والله کارزان ئەگەر دوا وەڵامم پێ بڵێ سوپاس دەکەم بەڵێ والله خێتە بریا عین شارەکە بەچ بەناوبانگە خاطر دەمزانی ینی بەچ وشەی خۆیان ئێ باشە ئەو شارە وشەیەکی هەیە کە خەڵکەکەی زۆر بەکاری دێنن بەچی بەناوبانگە زۆر خەڵکی کەرکووکیش پەیوەندی دەکەن یەکسەر ئەو وشە بەکاردێنن ئەگەر بینەر بوو بی والله برادەرەوەش بەزەو دەمە نازم کارزان دوا وەڵامم پێ بڵێ زۆر سوپاس دەکەم والله زۆر باشە بەڕاستی بە داوای لێبوردنەوە کارزانەوە دیارە وەڵامەکەی نازانێ ئەیتر دەستی خۆش بێ بەڕاستی پرسیارە وەڵامەکەی زۆر ئاسانی ینی نازانم ئەختیاری چی بدەمێ با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە با وەڵامی ڕاست ببینین هاوڕێیان حیاتم ینی خەڵکی کەرکووک زۆر ئەو شێ بەکاردێنن بەڕاستی نەمزانی اختیاری چی بدەمێت چکە یەکسەر ئاشکرادە بۆ وەڵامەکەی دەستت خۆش بێ کارزان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئیشاڵڵە بۆ جاری داهاتوو دەچینە لای کۆمنت هاوڕێیان فاخیر عەبدوڵڵا لە کۆمنت هەڵیام ژاردووە هاوکارانم دەستی خۆش بێ دەچینە پەیوەندی داهاتوو ژینۆ خانم کاتت باش ژینۆ خان ژینۆ السلام عليكم. علیکم السلام و رحمة الله باشی گیانەکەم باشی مەخان ئەمن زۆر باشمە تو کوی لەخوا بەزیادی سەلامەتی یاخە دەستخۆشی بەنامەکەتان یەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم یەخوە باش بی ژینۆ خان لەکوێوە لەگەڵمانی ژینۆ خان لەکوێوە لەگەڵمانی بەڵێ دەنگت ئەبچڕێ نازام دەنگی تۆش کەمتر دەگاتە لای من لە کام شار لەگەڵمانی ژینۆ خان وەڵا لە کەلارەوە لە کەلارەوە سەر چاوانمە پێم بڵێ جەوی کەلار زۆر گەرم بووە ئەو چەند ڕۆژەی گەرمە بە نیمەڕوانەی تاو گەرم بووە ئێستا لای ئێمە ڕاستە دەی ئیشاڵڵا چ بکەین ویستم بڵێم فێنێک بی بەس فێنکیش نابی لە ناو پاش هاوین دادێ ئیتر گەرمتر دەبیتن بابچینە لای ڕەنگەکان ژینۆ خام بچینە لای ڕەنگەکان ئەلۆ فەرموو بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگت دەوێ بەڵێ ڕەنگی سوور باشە ڕەنگی سوور کام ژمارە ژمارە 2 ژمارە 2 بەڵێ با پرسیارەکە بێتە سەر شاشە چای ئاگری ئارارە دەکەوێتە کام بەشی کوردستان با پرسیارەکە بێتە سەر بەڵێ چای ئارارە دەکەوێتە کام بەشی کوردستان ژینۆ خان باکووری کوردستان باوکاریشت دواوەڵام تا وەڵی زۆر دڵنیانیم بەس باکووری کوردستان ئەگەر هەو باشە با وەڵامی دروست ببینین بەڵێ باکووری کوردستان دەستت خۆش بێ ژینۆ خان دەست خۆش لێکم سواس دەکەم سەرچاوانم سپاس بۆ پەیوەندیەکەت
هاوڕێیان دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست بێگومان و لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ هەر نەک تەنیا بۆ ئەم پرسیارە بۆ پرسیارەکانی پێشووتریش دەتوانن کۆمنت بنووسن دووبارە ئاساییە لە بەرەوەی لە کۆتایی پرۆگرامدا دەکەس لە کۆمنت هەڵدەبژێرین جیا لەوەی ڕاستەوخۆ لەگەڵ هەڵ پرسیارێک کەسێکیش هەڵدەبژێرین سوپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کەسارێک 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها M سنتەر هۆم ئیستانبول سۆنگڵاید و ئەتاسای و ڤێننا و کۆمپانیای خۆشنەوە بۆ بەرەمەکانی LG دەستیان خۆش بێ سوپاسیان دەکەین دوای ناوبڕێکی زۆر کورد دەگەڕێنەوە دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان سوپاس بۆ چاوەڕوانیتان دووبارە سپاسی سپۆنسەران دەکەم MG M سنتەر هۆم ئیستانبول سۆنگڵاید ئەتاسای ڤێننا و هەروەها LG کە سێزەی چوار تێلوپشەک ئەنجام دەدەین ئەم سپۆنسەرانە کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەهایان ئامادە کردو بۆ ئێوەی خۆشەویست بۆیە هەوڵ بدەن پەیوەندی بکەن و ئەگەر پەیوەندیەکانتان وەرناگیرێت دەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە زۆرترین کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو هەری برنەوەتان زیاتر بێت دەچینە لای کۆمنت بزانین بۆ پرسیاری بەر لە ناوبڕا هاوکارانم کیان هەڵبژاردووە بەڵێ عەبدوڵڵا قادر دەستت خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکەت و دەچینە پەیوەندی داهاتوو بانە خانم کاتت باش خاتم گیان باشی باشی گیانەکەم زۆر سپاس دەکەم تۆ چۆنی زۆر باشمەی تۆ چۆنی الحەمدولله سپاس دەکەم یەخۆ باشبی یەخۆ باشبی بانە خان لەکوێوە لەگەڵمانی لە تەکیەوە خاتم گیان لە تەکیەوە سەرچاوانم زۆر زۆر سپاس بۆ بینەربوونت گیانەکەم دەکەم گیانەکەم عەزیزی سپاس دەکەم بەچێوە خەریکی بانە خوێندکارم خاتم گیان لە کام قۆناغی بەشی زانستە شەرعیەکانم شەشی زانستە شەرعیەکان بەڵە گیانەکەم سەرکەوتوو بیت ئیشەڵڵا زۆر زۆر سپاس بۆ بینەربوونت دەستی تۆش خۆش بێ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی شین بێ بە چاوان ڕەنگی شین کام ژمارە ژمارە پێم بە چاوان پرسیاری ژمارە 5 لە بۆکسی شین بزانین دەڵێ چی با پرسیارەکە بێتە سەر شاشە ئەڵێ ژمارەی نازناوەکانی لیۆنێل میسی چەندن ژمارەی نازناوەکانی لیۆنێل میسی بەڵێ وەڵڵاهی زانیاریم نییە ئاسانە زۆر هاندەری هیچ یانەیەک نی نە وەڵڵا بەخوای لە خۆمانی بانە خان کلیام نییە بۆ تۆبی با اختیارت پێ بڵێم هەڵبژاردنت دەدەمێ بانەخان 44 یان 45 44 نایگۆڕی با 45 بێ ناوەڵەمەی گۆڕە بالێت تێک نەدەم توخوار بڵێ 44 دەستەکەی خۆشەکەواتە 44 دەستت خۆش بێ بڵێ 44 ناسناوی هەیە دەستت خۆش بێ بانەخان لە تەکیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکە ئیسماعیل نەسرەدین لە کۆمنت هاوکارانم هەڵیان بژار دەستت خۆش بێ و دەچینە پەیوەندی داهاتوو کەژاڵخانم کاتت باش ئەم کاتی تۆ باش کاتی خاتم گیان زۆر سپاس دەکەم من زۆر باشم ئەی تۆ چۆنی باشی تۆ چۆنی باشی وەڵی باشین ئیتر سپاس بۆ خوار دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ بینەربوون دەستت خۆش سپاس لەکوێوە لەگەڵمانی کەژاڵخان بەڵێ لە پیرەمەگرون لە پیرەمەگرونەوە سەر هەردووک چاوانم لە پیرەمەگرونەوە فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە باشە بۆکسی پرتەقاڵی بزانین دەڵێ چی کام ژمارە؟ ژمارە یەک پرسیاری ژمارە یەک لە بۆکسی پرتەقاڵی دەڵێ کەناڵی دیمەن لە چ شارێکی کوردستانە؟ هەولێر دڵنیای؟ بەڵێ دڵنیایە نایگۆڕێ ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ لە شاری هەولێرە کەژاڵخان سپاس دەکەم سپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ بۆ هاوڕێیانی کۆمنت زۆرترین کۆمنتم دەوێ بە وەڵامی هەولێر باشە لەبەرەوەی پرسیارەکانمان زۆر ئاسانە بۆیە زۆرترین کۆمنت بنووسن هەولێر 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 باشە دەچینە پەیوەندی دواتر پەیمان ئیسماعیل لە کۆمنت دەچینە پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا کاگە ئەحمەدەم کاتت باش سڵاو لێ بێتەوە باش سڵاو لە تۆ شەوی تۆش باش باشی کاگە ئەحمەد
بابا تو چۆنی باسی یاخوا باش بی من زۆر باشمەی تۆ چۆنی؟ بابا جیانشە مادوو نەبن و بەدەوام بن زۆر سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلارەوە لە کەلارەوە سەر هەردوو چاوانم کاک ئەحمەد فەرموو بچینە لای ڕەنگەکان بەڵێ ڕەنگی چ ڕەنگێکە وەڵا هەم ڕەنگەکمان هەیە چ ڕەنگەکت دەوێ؟ ڕەنگی؟ ڕەنگی چپی ڕەنگی سپی باشە ئینجا لە ژمارەیەک تا 5 چ ژمارەیەکت دەوێ؟ ژمارە دوو ژمارە 2 زۆر باشە با پرسیاری ژمارە 2 بێتە سەر شاشە بۆ کاک ئەحمەد لە کەلارەوە یەکەمین کامێرای مۆبایل لەکوێ دروستکرا؟ یەکەمین کامێرای مۆبایل یەکەمین کامێرای مۆبایل لەکوێ دروستکرا؟ بەڵێ یابان دڵنیای؟ وەڵا هاوقایمانی بکەین هاوکاری دەکەم با وەڵام ڕاست ببینین بەڵێ یابان یەکەمین کامێرای مۆبایلی دروست کرد دەستت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت سەر چاوانم دەچینە پەیوەندی داهاتوو ئەحمەد حاجی غازی لە کۆمنت وەڵامی نووسیوە سوپاس بۆ بەڕێستان بۆ کۆمنتەکەت دەستان خۆش بێ کاک عەلی ئەم کاتت باش؟ سڵاو لە تۆش ئەم کاتەی تۆش باش باشی کاک عەلی؟ سپاس دەکەم دەستخۆشیان لێ یەکەم زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینەربوونتان کاک عەلی لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلارەوە لە کەلارەوە سەر چاوانم ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی کەلار بینەرێکی زۆر تایبەتمان هەیە لە کەلارەوە خۆشەویستم بۆیە زۆر سپاس دەکەم بەچێوە خەریکی کاک عەلی؟ وەڵا کاسی بین لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە وەڵای کارەبامان کوژایەوە کارەباتان کوژایەوە باشە چ ڕەنگێکت دەوێتن؟ وەڵاهی بازەر بێ باشە چ ژمارەیەک لە 1 هەتا 5 باش ژمارە 3 بێت 3 باشە پرسیاری ژمارە 3 دەڵێ با پرسیارەکە بێتە سەر شاشە هاوڕێیان تاکە سەرۆکی ئەمریکایە کە لە کۆشک نەژیا بێت ئەو سەرۆکە کێیە؟ تاکە سەرۆکی ئەمریکا بەڵێ؟ زۆر کۆنە یان لەم تازەکانە ناکۆنە نوێ نییە تاکە سەرۆکی جۆرج واشنتن دڵنیای؟ وەڵاهی زۆر دڵنیانی بەڵام مەگەر بەڵام با وەڵامەکەی بێتە سەر شاشە؟ باشە بەڵێ جۆرج واشنتنە کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت وەڵامەکە دروستە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس دەکەم دەچینە لای کۆمنت حەیدەر محەممەد لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ کاک حەیدەر محەممەد بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی دواتر کاک ساڵح ئەم کاتت باش ئەس گەلێک باشم تر چاوانی باشی گەلێک سپاس لەکوێوە لەگەڵمانی بادینان سەر چاوانم سپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ گەلێک سپاس کاک ساڵح بەچیەوە خەریکیت کە چ شل دکەی سەرکەوتوبی ئیشەڵڵا فەرموو بچینە لای ڕەنگەکان شین کیژان ژمارە 3 بزانین پرسیاری ژمارە 3 دەڵێ قاسملۆ گەورە کەسایەتی کوردی لە چ وڵاتێک تیرور کرا؟ قاسملۆ گەورە کەسایەتیەکی کووردە لە چ وڵاتێک تیرۆر کرا؟ وڵاتێکی عەرەبیە وڵاتێکی ئەوروپیە کاک ساڵح فەرموو وەڵامێکم پێ بڵێ وڵاتێکی ئەوروپیە
هاوکاری کە بە چاوان هاوکاری دەکەم ئەتون ناوی وڵاتێکم پێ بڵێ فەڕەنسانینە نەخێر رووسیا نەخێر اختیارات باشە ئەڵمانیا یان نەمسا منم ساده با نەمساوی با وەڵامی ڕاست ببینین با وەڵامی ڕاست ببینین بەڵێ نەمسا وەڵامی دروستە دەستت خۆش بێ سپاس بۆ کۆمنتە سپاس بۆ پەیوەندیەکەت کات ساڵح لە بادینانەوە دەچینە کۆمنت بوشرا تاهیر لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ بوشرا تاهیر بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ دەچینە پەیوەندی ڕووناک خانم کاتت باش باسی ئەم کاتۆ باز بە قوربان باسی زۆر باشم تۆ چۆنی باشی تۆ باسی خۆش بیاخوا زۆر سپاس یاخوا باش بن یاخوا زۆر باش بە ڕووناک خان زۆر باشم سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی ڕووناک خان لە سلێمانی لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانم بەچیەوە خەریکی بەچیەوە خەریکی وەڵام نی ماڵەوە لەش ساغ بێ ئیشەڵڵا لەگە ڕەمەزان چۆن بووی ڕووناک خان بەڵێ لەگە ڕەمەزان چۆن بووی عیبم نییە شکر وەڵام زۆر باش الحەمدولillah زۆر باشە ئیشەڵڵا زۆر باش دەبی ئیشەڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بوو بێ بۆتان ئیشەڵڵا 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 بۆ تۆش فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ئیشەڵڵا ڕەنگی چور بە چاوان ڕەنگی چور باشە چ ژمارەیەک ژمارە سێ ئەگەر تیامە ئەرە وڵا تیای ماوە با پرسیاری ژمارە سێ بێتە سەر شاشە دەڵێ ئەشکەوتی ئەنیشکێ دەکەوێتە کام پارێزگای کوردستان والله هەولێر نەخێر وای نازان ئاسانە پارێزگایەکی کوردستانە هەولێر نییە ئەی کوێ دیکە سلەیمانی وەڵای سلێمانیش نییە ڕووناک خان دهۆک جابەس دهۆک و هەڵەب جەماوە ئێستا بەڵێ دهۆک دوا وەڵامی ڕووناک خانە لە سلێمانیەوە با وەڵامی دروست ببینی بەڵێ دەکەوێت تا پارێزگای دهۆک دەشکەوتێنیش دەستەکان خۆش بێگیانەکەم زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ تۆش بە قوربان دەست خۆش سپاس سەر چاوانە دەچینە کۆمنت هاوڕێیان باشە بزانین کە خەریکە کۆمنت دەنووسێ پەیمان ئیسماعیل خەریکی کۆمنت نووسینە کارزان تەها گرادۆسی نازام وەڵاهی ئەوە چ نووسرایە پەروین حەسەن بە هەمان شێوە ئەو بە ڕێزانە ئیدی ئێستا کچە خۆشناو ماشەڵڵا و هەموو کۆمنتە بێخاڵ ئەی حاجی ئەو هاوڕێیانە خەریکن کۆمنت دەنووسن بەردەوام بن لە کۆمنت نووسین تاوەکو هاوکارانم کەسێک هەڵدەبژێر و لە بیرمەکە لە کۆتایی پرۆگرامدا دە کەس هەڵدەبژێرین بۆ ئەو هاوڕێیانەی کەوا لە کۆمنتیان نووسیوە لە سەرەتایە تا کۆتایی دە کەسی دیکە هەڵدەبژێرین دەمەوێت دووبارە سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M Center iPhone 15 ئامادە کردووە هۆم ئیستەنبول دیاری جۆرا و جۆر سۆنگل لایت ڕووناکەرەوەی تایبەت و جوانی ئامادە کردووە ئەتاسای کۆمەڵێک زێڕی ئامادە کردووە ڤێننا کۆمەڵێک ئەڵماسی ئامادە کردووە کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG سەلاجە و خەسالە و ئەو بابەتانی ئامادە کردووە کە سێزەی چوارتیر و پشک ئەنجام دەدەین بۆ ئێوەی خۆشەویست لە فامیلی مۆڵ دەتوانن هەم بێن لەوێ سەردام بکەن لە نزیکەوە خۆتان تیر و پشکەکە ببینن هەمیش بە خدیاوەرتان بێ ئیشاڵڵا دڵخۆشم کەوا بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز لە پرۆگرامی خاڵاتی ڕەمەزان شەوانە لەگەڵتان بووین دەچینە پەیوەندی دواتر کاک زیرەگەم کاتت باش کاک زیرەک ئەزگەلک باشم تە چاوانی باشی باشم سپاس تاڵی ئینشەڵڵا یاخوا باش بن لەکوێوە لەگەڵمانی لە زاخۆ بەڵێ لە زاخۆ لە زاخۆ سەر هەردوو چاوانم کاک زیرەک بەچیەوە خەریکی گەلک سپاس وەڵڵا الحەمدولیلا ئیشوکاری گوند دەی لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیر بەڕاستی ژیانکردن لە گۆن تام و چێژێکی جیاوازی هەیە زۆر فەرقی هەیە لەگەڵ شار
بله بله وای گلک سپاس خوشکە عزیز خودش ڕازی بێت گەلە سوپاس بوو تەژی کاک زیرەک فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بلا بوکسا ژمارە بلا بوکسا ژمارە یا ڕەنگی زەر بێت بلا ڕەنگی زەرد بیت کیژان ژمارە بلا ژمارە پێش بێت بلا ژمارە 5 بی پرسیارێکی ئاسان بۆ کاک زیرەک لە زاخۆ بزانین دەڵێ چی بەڵێ بەڵێ با پرسیارەکە بێتە سەر شاشە دەڵێ شعری ناڵەی جودایی هی کام شاعیرە کاک زیرەک بابێتە سەر شاشە جارێ من بۆ دەخوێنمەوە تۆ لە مۆبایلەوە گوێ خۆ بدە من بله بله کارا شعری ناڵەی جودایی هۆنراوەی ناڵەی جودایی هی کام شاعیری کوردە لەگەڵ ئەو خەیت بڵا هێمن بێت بلا هێمن بێ دەستت خۆش بێ بەرسڤاتە گەلک دروستە بەڵێ هی هێمنە خوشکە عزیز گەلک سپاس بوو پەیوەندیەکە سەرچاوانم سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کۆمنت باران محەممەد دەست خۆش بێ بۆ کۆمنتەکەتان سپاسمان دەکەین کێمە لەگەڵا السلام عليكم شنۆخانم کاتت باش عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا الله باشی خوشکە بەڕێکم زۆر سپاس من زۆر باشم تۆ چۆنی بەڵام منیش باشم خۆشی بەرنامەکە لێەکە گەلک سپاس دەکەم دەستت خۆش بێ لە کوێ لەگەڵمی شنۆخان سلێمانی لە سلێمانی و سەر چاوانم لەگە ڕەمەزان چۆنی وەڵا باشم شکر تۆ چۆنی وڵای الحەمدولله ئەمەش باشین ئیدی وا کۆتایی پێ هاتووەماڵاوایمان لێ دەکەم ئایرە وەڵا بەداخەوە مانگێک بوو زۆر خێرا ڕۆی مایسڵات تۆز لە دوای بەرنامە ڕەمەزانش هەفتانەش جارێک پێ بەردەوام بێ سەڵەم بەرنامە ئینشاءڵڵا ئێمە شیوادارین ئیدی با بزانین دوای ڕەمەزان چۆن دەبێت با بچینە لای ڕەنگەکان بە ڕەنگی سپی بێ بە چاوان ڕەنگی سپی کام ژمارە چەند ژمارەی یامەوە ئەزێن وەڵڵی ژمارە 5 3 و 4 و 5 با چوار بێ ژمارە چوار بڵێ پرسیاری ژمارە 4 دەڵێ کە جام پڕ بوو چی لێ دەرسێ پڕ بوو ئەرێ وەڵڵا لێی دەڕژێ دەستت خۆش بێ سپاس بۆ تۆ خوال لەگەڵ سەر چاوانم با وەڵامەکەش بێتە سەر شاشە هاوڕێیان کە جام پڕ بوو لێی دەڕژێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی شنۆخان لە سلێمانیەوە دەچینە لای کۆمنت گوڵاڵە عەلی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە ساز بۆ گوڵاڵە خان بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی داهاتوو کێمان لەگەڵا پەیوەندی کاک کەریم ئەم کاتت باش باشی بەڕێزم سلامت بسپاس شردا یاخوا باش بی کاک کەریم لەکوێوە لەگەڵمانی لەشکاتەوە لەشکارتەوە سەر هەردووک چاوانم بەچیەوە خەریکی لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت کاک کەریم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سپین ئەی کام ژمارە ژمارە وەڵڵاهی ژمارە 3 و 5 ماوە بەڵێ پرسیاری ژمارە 5 بزانین دەڵێ چی دەڵێ مەدرید شارێکی چییە شاری مەدرید بەڵێ مەدرید شارێکی چییە شارێکی ئیسپانیا باشە شارێکی ئیسپانیا چی ئیسپانیایە تەوا وەڵامێکی دوا وەڵامتەم بەڵێ دەستت خۆش بێ مەدرید شارێکی ئیسپانیایە با وەڵامی ڕاست ببینین بەڵێ ئیسپانیە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت سەرچاوانم زۆر سپاس هانا زرار محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسووە سپاس بارزانم کە خەریکی کۆمنت نووسینە هاوڕێیان
نازم صالح دەستت خۆش بێ باران و هەروەها هانازرار محەممەد تازە هەڵمان بژار دەستان خۆش بێ سوپاس بۆ کۆمنتەکانتان بەردەوام بن لە کۆمنت نووسین بۆ پرسیارەکانی پێشووتریش کۆمنت بنووسن ئاساییە لە کۆتایی پرۆگرامدا 10 کەس هەڵدەبژێرین بۆیە هەڵدەن بەردەوام کۆمنت بنووسن دەچینە پەیوەندی داهاتوومان مەهناز خانم کاتت باش باشی شەیما خان زۆر باشم تۆ چۆنی وڵام منیش باشم سپاس دەکەم. یاخۆ باش بی مەهناز خان لە کێوە لەگەڵمانی وڵا لە هەولێرەوە لە هەولێرەوە بە چیەوە خەریکی وڵا کچی ماڵەوەم کچی ماڵەوەی لەشت ساغ بێ ئیشەڵا مەهناز ناوێکی ئەوەندە خۆش و جوانە زۆر سپاس دەکەم زۆر سپاس مەمنون. سپاسی ناوێت گیانەکەم فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە باڕەنگی سوور بێ ئەوجا سەڵکی تەلەڤیزۆنەکەشت کەم کا بەس با لە مۆبایلەوە جۆمان لە یەکتری بێ باشە گیان باشە ژمارە 4 و 5 ماوە با 4 بێ پرسیاری ژمارە 4 دەڵێ زانین دەڵێتی پرسیاری ژمارە 4 دەڵێ لە قورئانی پیرۆزدا چەند جار وشەی بسمیللا هاتووە لە قورئانی پیرۆزدا چەند جار ژمارە بسمیللا هاتووە چەند جار وشەی بسمیللا هاتووە 200 جار دوا وەڵامتە بەڵێ هاوکارێکم بکەیگە مەهناز خان بەڵێ دوا وەڵامم پێ بڵێ گیانەکە گەر هاوکارێکم بکەی 200 دوا وەڵامتە وە بە هاوکاری ئێوە وەڵامم پێ بڵێن با 200 بێ 200 دوا وەڵامتە هاوکاریت بکەم بیگۆڕە مەهناز خان ببوورە هەڵبژاردن هەیە گەر هاوکارێکم بکەی باشە 114 یان 113 114 یان 113 بەڵێ 114 114 دوا وەڵامی مەهناز خانە با وەڵامی دروست ببینین بەڵێ 114 وەڵامی دروستە دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم مەمنون دەستەکان خۆش بێ زۆر خۆشحاڵم بە ناسینت کارزان تەها گردە سۆری لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکە دەستت خۆش بێ دەچینە پەیوەندی دواترمان بەیان خانم کاتت باش ئەم کاتە هیچ کاتێکی تۆز باشە ناخان زۆر سپاس دەکەم زۆر باشم ئەی تۆ چۆنی زۆر مەمنون سپاس دەکەم خۆشحاڵ بووم بۆ سێم جار دەنگم ئاوێزانی دەنگتان بۆ زۆر خۆشحاڵتر بووین ئێمە یەخۆ دەستت خۆش بێ سواز بۆ بینەربوونت بەیان خان ماشەڵڵا خەڵکانی دیکە هەیە دەڵێ پەیوەندیەکەم بۆ ناگیرێ بەڵام ئەوە تۆزێک زیرەکی و لێ هاتووی دەبێ بزانی چۆن پەیوەندی دەکەیت تاوەکو پەیوەندیەکە وەربگیرێ وەڵڵی لە سەرەتای بەرنامەوە هەوڵ دەدەین دەی ئەلحەمدولیلا ئەوە بۆ جاری سێمە پەیوەندیەکە وەرگیرا سواز بۆ بینەربوونت گیانەکەم با بچینە لای ڕەنگەکان با بۆ کچی پەنەی بێ باشە کام ژمارە 5 و 4 و 2 ماوە چەند و چەند ببوورە 5 4 2 ژمارە 4 چۆنە وەڵا زۆر باشە لۆنە با پرسیاریش بێتە سەر شاشە با پرسیارەکە ببینین هاوڕێیان وەزیرە زاڵم و دڵپیسەکەی چیرۆکی مەموزین ناوی چییە؟ وەڵڵی یەکەم جارە دەیبیستم پرسیارەکانی ئەم شەوە زۆر خۆش بوون بەیان خان درامای مەموزینت بینیوە؟ وەڵڵی هەبووە بەڵام بڵێم بیرم نەماوە تەمەشام کردێ ئەمن لە بیرم دێت تەمەشام کردیە درامایەکی زۆر خۆشە ئێستیاری لەگەڵ نییە سەیما خان باشە ئاسانکاریت دەدەمێ دوو ناوت دەدەمێ چەکۆ یان بەکۆ
فەرموو بەیانخا وەڵامێکم چۆنە؟ وەڵاهی ئەویان دەدەمە دەستی خۆت وەڵی بڵێنتی دوو دڵم چەکۆ یان بەکۆ بەکۆ بابێ با بەکۆ بێ بەیان خامەی گۆڕە با وەڵامی ڕاز ببینین هاوڕێیان لێ دەکەم ڕێزم هەیە بۆ کارمەندانی خۆ سپاس گیانەکەم دەستت خۆش بێ بەڵێ بەکۆ وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکە زیاد یوسف کۆمنتا دەستی خۆش بێ دەچینە لای دوا پەیوەندی ڕێناسمان لەگەڵا ڕێناس ئەم کاتت باش ئەم کاتی تۆش باشێ ماخان باسی بە قوربان باشی گیانەکەم قوربانە یاخوا باشبی ئێمەش زۆر باشین سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکە ڕێناسخان لەکوێوە لەگەڵمانیم لە پیرەمەگرونەوە لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانم ڕێناسخان بەچیەوە خەریکی خەلکاری کوردی دوازدەم وێژەی یان زانستی زانستی یاخوا سەرکەوتوو بیت ئیشەڵڵا بگەی بەو شوێنەی بچی بۆ ئەو شوێنێک کە خۆت مەبەستە قوربانەتم ئامین ئینشەڵڵا ئەجا با پێشت بڵێم هەوڵ بدە چەندی هەوڵ بدەی هێشتان کەمە لەبەرەوەی ئەو ساڵە بەخوایە ئەو ساڵەمان دیبی باشتر لەوەی بچێ دەوری دووەم و ساڵی داهاتوو ئەوانە هەروەڵا ئیشەڵڵا 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 خوا بە دڵی خۆتان دەدا هەموو پۆلی دوازدەکانمان سەرکەوتوو بن یاخوا بچن بۆ شوێنەی کە خۆیان دەیانەوێت ڕێناسخان لە پیرەمەگرونەوە سپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکەم فەرمووچینە لای ڕەنگەکان پرتەقاڵی باشە پرتەقاڵی بزانین کام ژمارە لە بۆکسی پرتەقاڵی ژمارە دوو بە سەرچاو ژمارە دوو بزانین خۆش ئەڵێ چی بابێتە سەر شاشە یەکێک لە ئەرکەکانی ئیسلام بڵێ نوێشکردن یەکێک لە ئەرکانەکانی ئیسلام بڵێ ڕێناسخان ئەرکانەکانی ئیسلام 5 ئەرکانن یەکێکیانم پێ بڵێ زۆر ئاسانە زەکاتدان باشە ئێستا بەڵێ شایەتمان زەکات ئەی دەستت خۆش بێ بەڵێ زۆر دروستە 5 ئەرکانمان هەیە ڕۆژوگرتن زەکاتدان نوێشکردن شایەتمان حەجکردن دەستت خۆش بێ ڕێناسخان سپاس بۆ پێوەندیەکەت وەڵامەکەشت گیانەکە بەس ئەحمەد ئەوانەی کە کۆمنتە نووسناویانە خوێندنەوە بەڵێ ئەوانیش بەشدارن لە خەڵاتەکەیانە چێتە تیر و پشکەوە ئەوان تەنها ناویان دەخەینە نێو تیر و پشکەوە کە سێزەی 4 تیر و پشک ئەنجام دەدەین بێگومان کە ناویان دەخوێنینەوە واتە شتێکیان پێشکەش دەکەین بەڵێ ئەوان ئەتوان پێوەریتان پێوەکەم بۆی ناوی خۆیانتان پێ بڵێن یان هەر ناوی وەڵاهی هاوکارانم وابزانم نامەیان لە بۆ دەنێرن ڕاستە هاوکارانم پەیوەندیان پێوە دەکەن لە ڕێگەی هەر لە ڕێگەی فەیسبوک و نامەیان لە بۆ دەنێرن و ژمارە تەلەفۆنیان لێ وەردەگرن اینجا ناویان دەخەنە نێو تیر و پشکەکەوە باشە دەستان خۆش بێت دەستی تۆش خۆش بێ گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت ئیشاڵڵا سەرکەوتوو بیت خالید کوردستانی لە کۆمنت وەڵامی دروستی بۆ پرسیاری پێشووتر نووسیوە بۆ ئەم پرسیارش دەتوانن کۆمنت بنووسن تاوەکو من سپاسی سپۆنسەران دەکەم و زۆرترین کۆمنت بنووسن بۆ پرسیارەکانی دیکەش تا کاتتان هەیە تا سپاسی سپۆنسەرەکانم دەکەم سپاس بۆ MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدێل 2024 ئامادە کردووە M سنتەر آیفۆن 15 ئامادە کردووە هۆم ئیستانبول دیاری جۆراوجۆر کۆمپانیا خۆشنەوە بۆ بەرەمەکانی LG هەروەها سۆنگڵایت ڕووناکەرەوە ئەتە ئاسای کۆمەڵی زێڕی ئامادە کردووە و ڤێننا ئەڵماسی ئامادە کردووە دەستان خۆش بێ سپاس بۆ سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن کە سێزەی 4 تیر و پشک ئەنجام دەدەین لە فامیلی مۆڵ لەوێوە ئیشەڵڵا بەخدیاوەرتان بێ دەچینە لای ئەودا بەڕێزەی دەکاتە 11 بەڵێ کەژاڵ سلێمانی بۆ پرسیاری پێشووتر و دەچینە لایدە کۆمنت کە هاوکارانم هەڵیان بژاردووە لە سەرەتای کۆمنتەوە سەرەتای پرۆگرامەوە تا کۆتایی بزانین ناوەکانم پێ بڵێن هاوڕێیان نهایەت سەلیم بەڵێ ئاشنا حەسەن ڕێکار عیماد
ڕەسوول تەحسین، ئاریۆس سەنگەر، وێنە ڕەئوف، ڕوئیا عەلی، هەنار نەجم، ژوان ئەحمەد، دیلان ئەحمەد. ئەو بەڕێزانە هاوکارانم هەڵیان بژاردووە کە لە سەرەتای پرۆگرام کۆمنتیان نووسیوە تاوەکو کۆتایی دەستان خۆش بێ ماندوو نەبن. زۆر زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان، سپاس بۆ بینەربوونتان، سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام، سپاس بۆ ئێوە خۆشەویست کە بینەرمانن لە هەر شوێنێکۆ لەگەڵمانن. ڕێز و سڵاومان قبول بکەن. سپاسی هاوکارانم دەکەم دەستیان خۆش بێ ماندوو نەبن. تا سبەی شەو کاتژمێر 9 دەگەڕێمە وڵاتان خواتان لەگەڵ.